ئەم کاتتان باش ئەوانەی جەژن پیرۆز دەکەن جەژنی قوربانیان پیرۆز بێ. هەڵبژاردنەکانی ئەوروپا و هاتنەوە سەرکاری ڕاستڕەوەکان بەگشتی لە زۆربەی زۆری وڵاتانی ئەوروپا بە تەنیا ڕەهەندێکی سیاسی نییە، بێگومان کۆمەڵێک ڕەهەندی هەنا، ڕەهەندی کۆمەڵایەتی، ڕەهەندی ئەخلاقی، ڕەهەندی فکری. ئەو ڕەهەندانە لە مێدیاکاندا زۆر کەم باسی لێوەکراون، بۆیە بە پێویستم زانی لەو بەرنامە کورتەدا ئیتر جەخت لەسەر ئەو ڕەهەندانە بکەمەوە کە کەمتر پێم وە بێ باسییان لێوەکراوە. هاوڕێیان دەنگم باشە ئەو هاوڕێیانەی لە سەرخەتن، وا دیارە زۆر کەس جارێ نهاتۆتە سەرخەت. منیش بەوێ بەرنامە لایفەکەم کردەوە، پێشتر ڕام نەگەیان بوو. سڵاو هەر بژیت کاکشاهۆ دەنگم باشە، کاکشاهۆ دەنگم دێ، کاکشاهۆ عیبی نییە، زۆر چاکە، دەست خۆش بێ کاکشاهۆ. بەڵێ باس لە هاتنەوە سەرکاری ڕاستڕەوەکان دەکەین لە ئەوروپادا بەگشتی، بێگومان کاریگەری ئەمە لەسەر جیهان و لەسەر هاوڵاتیانی کورد و ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلێک زۆرە، یعنی جگەلەوەی کە ژمارەیەکی زۆری هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی کوردەکان گەلێک زۆرن لە ئەوروپا. لە هەمان کاتدا ئەوروپا دراوسەیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و سیاسەتی ئەوروپا بێگومان کاریگەری لەسەر ئێمەش دەبێ لە کاتێکدا ئەوروپا بەر لە 200 ساڵ قۆناغی ڕێنیسانسی بەخۆوە بینیوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو قۆناغا کێنی لەدایک ئەبێ کێنی لەدایک نابێ، تاوەکو ئێستا جێی گومانە، جێی گفتوگوێیە. بۆیە ئیتر ئەمە پێویستە هەموو هاوڵاتیان سەیری ئەمە بکەن و باس لە کێشەکان بگەن. بەڕاستی هەروەکو دەزانن خۆر ئاوا بەگشتی لە دوای قۆناغی ڕێنیسانسدا ئیتر چەندین نرخی بەخۆوە دەبینین و نرخەکان بریتی بوون لە گەردونیەت، جیاوازی نەکردن لە نێوان ڕەگەزەکان، لە نێوان مرۆڤەکان بە سنترالیزەبوونی مرۆڤ، مافی هەمووان بەبێ جیاوازی و یانیش وەک یەکبوونی هەموو مرۆڤەکان و ڕێزگرتن لە تاکەکان و هاوسەنگی ڕاگرتن لە نێوان تاک و کۆمەڵگادا. ئەمە لە سەردەمێکدا ڕوویدا کە حکمی کڵێسا ئیتر تەنگی بەسەر هەموو ناوچەکە مەبەستمان خۆر ئاوایە گرتبوو، ئیتر شەڕێکی زۆر زۆر گەورە لە نێوان کاتۆلیک و پرۆتێستانەکان هەبوون، ڕێگری دەکرا لە زانست و ئەمەش قۆناغی ڕێنیسانسی بەخۆوە بینی. ئێستا کە تەماشا دەکەین بەڕاستی لە ئێستاوە نا، بەڵکو لە شەڕی دووەمی کەنداوەوە بەدواوە تەماشا دەکەین کۆمەڵێک لادان لەو نرخانەدا هەنا، یعنی لە جیاتی گەردونیەت دیسان گەڕانەوە بۆ دیوارەکانی ناسیۆنالیزم، لە جیاتی مافی هەمووان ئیتر پەنابردن بۆ مافی هاوڵاتی لە چوارچێوەی دەوڵەتی نەتەوەییدا و سیر نەکردنی هەموو مرۆڤەکان وەک یەک. ئەمما خۆی لە خۆیدا جگەلەوەی لادانە لە نرخەکانی خۆر ئاوا، نرخەکانی ڕێنیسانس لە هەمان کاتدا خیانەتێکە لە بەرامبەر مامۆستای عەقلی خۆر ئاوا ئەمانوێل کانت. ژان کلۆدۆ گویلیۆ ئیتر 20 ساڵێک بەر لە ئێستا لەسەر ئەم بابەتانە کارێکی زۆر زۆر گەورە و بە نرخی کرد لەسەر شارستانیەتی خۆر ئاوا. لە چەندین بابەتیدا بە ناوی قەیرانی شارستانیەتی خۆر ئاوا باسی لە قەیرانەکانی مۆدێرنە کرد و باسی لەوە کرد کە ئێستاکە مۆدێرنە لەناو قەیرانێکدایە و خەریکە پاوان دەکرێت و خەریکە مۆدێرنەی خۆر ئاوا وەکو مڵکی خۆر ئاوا تەماشا دەکرێت، نەوەکو مڵکی هەموو مرۆڤەکان. کاتێک
کە شتێک دەبێتە مڵک لە بۆ نەتەوەیەک لە بۆ میلەتێک لە بۆ دەوڵەتێک و چەند دەوڵەتێک ویانیش لە بۆ کیشوەرێک ئەوە خۆی لە خۆیدا دەبێتە ئایدۆلۆژیا چۆن ئایدۆلۆژیای ئیسلاممان هەیە کە عەرەب دەیکاتە ئایدۆلۆژیا بە تەنیا بە مافی عەرەبی دەزانێ ویانیش ئیتر لە ئێرانی سەفەویدا مافی ئایدۆلۆژیای ئیسلام بە تەنیا مافی شیعەکان دەزانرێت لە سوننەش بە هەمان شێوە ئیتر ئەو مۆدێرنا لە خۆر ئاواشدا لە نزیکەی 30 ساڵە خەریکە ڕێبازێکی وا بەخۆی وە دەگرێت و دەمانەوێت باس لەوە بکەین ئەو مۆدێرنا ویانیش ڕێنیسانس چۆن توانی بکەوێتە پێش شارستانیەتی ئیسلام چۆن توانی بکەوێتە پێش شارستانیەتی چینی و ئاسیایی ئەوە خۆی لە خۆیدا ئەگەر بابەتەکانی ئەمانوێل کانت هەمویان بخوێنیەوە یەک جیاوازی زەقت بۆ دەردەکەوێت ئەویش ئەوەیە مەیلی ڕەخنەگرتن ویانیش ئیتر گرنگیدان بە ڕەخنەگرتن خۆر ئاوا لە کاتێکدا توانی ویانیش ڕێنیسانس لە کاتێکدا توانی هەموو شارستانیەتەکانی پێشخۆی تێبپەڕێنێ ئەوە بوو کە ئیتر مافی ڕەخنەگرتنی بە هەموواندا مافی ڕەخنەگرتنی بێسنوور لە هەموو شتێک ڕەخنەگرتن لە خوا ڕەخنەگرتن لە ئاینەکان ڕەخنەگرتن لە خودی عەقڵ ئیتر ڕەخنەگرتن لە فکر و لە ئەیدۆلۆژیا ئەمە وای کرد شارستانیەتی خۆر ئاوا ویانیش ڕۆشنگەری ئیتر ئەم قۆناغانە تێپەڕێنێ بەڵام تەماشا دەکەین لە 30 ساڵی ڕابردوودا ئێمە هەندێک نیشانە دەبینین کە ڕەخنەگرتن نەماوە بۆ نمونە ئایا لە سەردەمی دەستپێکردنی شەڕی رووسیا و ئۆکرانیادا بینیتان کە لە خۆر ئاوادا ئەمانەی ئەوانەی ئەو کەسانی ئەو ڕووناکبیرانی ڕەخنەیان لە بڵین لە ئۆکرانیا دەگرت ویانیش ڕەخنیان لە بەڕێوەبەرایەتی ئۆکرانیا دەگرت ویانیش ڕەخنیان لە خۆر ئاوا دەگرت کە خۆر ئاوا خۆی لە خۆیدا لە پشت ئەو شەڕەیە یعنی گێرە شێوێنیەک بە ڕێگاوەیە کە ئەو گێرە شێوێنیە وا دەکا خۆر ئاوا ڕێگا نەدا ینی ڕێگانەدا ڕەخنە بکرێت لەوەی کە خۆر ئاوا بەنیازی شەڕێکی هەژمونگەراییە و لە پێناوی هەژمونگەرایی خۆی دەیهەوێ سنوورەکانی خۆی بە تەواوەتی بەرفراوانتر بکە و ئەم گێرە شێوێنیە وا دەکا کە لایەکەی دیکە ئەگەر بڵێن رووسیا بێ ویانیش چین بێ هەمان گێرە شێوێنی بکە و وڵاتێکی پەلاماری وڵاتێکی وەکو ئۆکرانیا بدا لەو سەردەمانەدا تەماشامان دەکرد بەڕاستی ئەوە چەندین ماوەیەکی پێچوو بەڵام هەتا وەکو ئەو دواییەش تەماشامان کرد ئەو ڕەخنەگرتنە بڤە بوو ڕۆژنامە نووسان لە دام و دەستگا فەرمیەکاندا بۆیان نەبوو ڕەخنە لە بەڕێوەبەرایەتی ئۆکرانیا بگرن ویانیش بڵێن کاکە ڕاست دەکەن کە پوتین ویانیش بەڕێوەبەرایەتی رووسیا بەڕێوەبەرایەتێکی دیکتاتۆرە ئۆتۆکراتە بەڕێوەبەرایەتێکی هەژمونگەرە بەڵام ئێوە چەندین ساڵە خەریکی چین لە ڕێگای دەستگای مخابەڕاتی وەکو CIA و MI6 خەریکی چین لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئۆکرانیەکە پیاوێکی شانۆگەری کۆمێدیتیان هێنا سەردەسەڵات و ئیتر واتان کرد کە گەیشتە ئەو ئاستەی کە رووسیا پەلاماری بدا ویانیش لە ئێستاوە تەماشا دەکەین کە شەڕی غەزە لە ئارادایە ئەوە خەریکە ژمارەی کوژراوان قوربانیان دەگاتە 40,000 کەس کە زۆربەی زۆریان ژن و منداڵن بەڵام هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەی بە تایبەتی دەوڵاتێکی وەکو ئەڵمانیا کەم کەس هەیە بوێری بەڕاستی ئەوانەی بە تایبەتی ئەوانەی کاری دەوڵەت دەکەن زۆر کەم کەس هەیە بوێرێ ڕەخنە لە ئیسرائیل بگرێت ئیتر ئەمانە شتگەرێکن دەبینین کە وای کردووە کە ئەو نرخانەی خۆر ئاوا لەسەری دروست بوو ئەمانە خەریکە دەکەونە ناو قەیرانێکی زۆر گەورە
بۆیە بە ئاشکرا ئەتوانین بڵین ئەمە خیانەتە لە 200 ساڵەی خۆر ئاوا لە مۆدێرنە لە ڕێنیسانس و لە کان ئیتر مۆدێرنا ویانیش ڕێنیسانس لە جیاتی ئەوەی قۆناغێکی شارستانی گەشانەوەی عەقلی بێ ئێستا کە تەماشا دەکەین بۆتە کۆمپانیا بۆتە فابریکا بۆتە تەکنەلۆژیا و ڕوونابیریەتی لەدەست داوە ماڵێکی دەوڵەمەند بەڵام تەماشا دەکەین دەوروبەرەکەی خەڵکی هەژارن و ترس لە دەوروبەرەکەی هەیە نەک بەتەنیا لە هەژارەکان بەڵکو لە دەوڵەمەندەکانیش ترس لە داگیرکردنی ئەوروپا ترس لەوەی کە کۆمپانیاکانی ئاسیایی تەمۆ علی ئەکسپرس توزانم هەموو کۆمپانیا چینیەکان کە کەلوپەلی هەرزان بەرهەم دێنن و دەینێرنە بازارەکانی خۆر ئاوا و خەڵکیش ناچارە بیکڕێ چونکە لەبەرەوەی لە سەردەمی شەڕی ئۆکرانیادا هەتاوەکو ئێستا هەموو نرخێک بۆتە 2 قات و 3 قات ئیتر بێگومان هەتاوەکو شتی هەرزان هەبێ خەڵک بۆ شتی گران بکڕێ ئیتر ئەمە لە بەرامبەر ئەمانەدا تەماشا دەکەین ئیتر خۆر ئاوا بەردەوام یاسای تند و تۆڵ و بەرگریکردن لە دیوارەکانی بەهشتی ئەوروپا پەیڕاو دەکات ئیتر ئەمە یەک لە کێشەکانە کێشەی دیکە بێگومان ئیسلامی سیاسیە ویانیش فەندەمەنتالیزمی ئیسلامی سیاسیە بەڵام لەوەشدا تەماشا دەکەین لە بەرامبەر ئەمەشدا ئیتر ئەوەی خۆر ئاوا دەیکا زیاتر پشت بە کلااوەی نوکلەری و چەکی F-35 و F-16 و پاتریۆت و ئەمانە زیاتر بەگەردەخا لە جیاتی ئەوەی بیر بکاتەوە ئیتر لە بەرامبەر فەندەمەنتالیزم پێویستە ڕێنیسانس نوژەن بکرێتەوە و مۆدێرنە بکرێ لە جیاتی ئەمە تەماشا دەکەین پشت دەبەسترێ بە بانک بە فابریکە بە تەکنەلۆژیا بە چەکی کۆمەڵکوژ کە ئەکرێ جیهان هەموو وێران بکە تەماشا دەکەین یەک لە فەیلسوفانی ڕۆشنگەرایی کە وابزانم ڕووسۆیە ئەڵێ من بە ئیتر ئەڵێ من ئەوروپیم بەڵام ئەگەر بێت و لە هین لە دایک بوو بام ویانیش لە نیمچە دوورگەی عەرەبی لە دایک بووم ئەوروپی نەدەبووم عەرەب دەبووم ویانیش هیندی دەبووم ئیتر تەماشا دەکەین بە گشتی لادانێک لەمانە هەیە ئیتر مۆدێرنا دوو ڕوخساری هەیە ڕوخساری کۆن ڕوخساری نوێ ڕوخسارە کۆنەکەی ئەوە بوو کە بینیمان ئیتر بانگەشەی مۆدێرنا ویانیش بانگەشەی ڕێنیسانس کە سیستەمێکە بۆ مرۆڤایەتی بۆ گەردوون مرۆڤ لە ناوەندا جێگا دەگرێ هیچ شتێک لە مرۆڤ گرنگتر نییە بەڵام تەماشا دەکەین ڕوخساری دووەم ڕوخساری ئێستای مۆدێرە بە تەواوەتی شێواوە بە تەواوەتی گۆڕاوە ئیتر بۆتە سیستەمی وڵاتانی خۆر ئاوا هەروەکو باسم کرد پشت بە عەقلیش نابەستێ بەڵکو پشت بە جۆرێک لە جۆرەکانی عەقلی دەست کرد بانک پیشەسازی دەبەستێ و ئەمانە تەماشا دەکەین جیهانیان بەرەو ڕێگایەکی زۆر تند و تۆڵ بەڕێوە بردووە کە ئەگەری زۆرە مەترسی گەورەی لێ بکەونەوە ئەگەری زۆرە کە وەکو سەردەمی جەنگی جیهانی یەکەم و دووەم خۆ ئەوانەی جەنگی جیهانی یەکەم و دووەمینیشیان ساز کرد هەر ئەوانەی مۆدێر نەبوون لە کاتێکدا لایەندا ئەو جەنگیان ساز کرد لە دوای شەستەکاندا ئیتر پەرلەمانی ئەوروپا دروست بوو پەرلەمانی ئەوروپا بانگەشەیەکی کرد کە لە ڕێگای یەکێتی ئابوووریەوە ئەتوانێ ئەم ناکۆچیانە بەلاوە بنێ و ئەتوانێ خۆی لەو قەیرانانە ڕزگار بکە بەڵام تەماشا دەکەین تاوەکو ئێستا لی ڕزگار نەبووە لەبیرتان نەچێ لە سەردەمی شەڕی ڤێتنامدا شەڕی ڤێتنام کەسایەتیەکی
کەسایەتی زۆر زۆر گەورەی هێنانە سەرجادا لە بەرامبەر خۆرئاوە، لە بەرامبەر ئەمریکا. ڕووناکبیری زۆر زۆر گەورەی هێنانە سەرجادە کە دەردێکیان بە ئەمریکا کرد، ناچاریان کردان بە شکستەکەی خۆی بنێتەوە و ئیتر لە ڤێتنام پاشەکشە بکە. تەماشا بکەن لە سەردەمی شەڕی جەزائیردا، لە سەردەمی کۆمەڵکوژی جەزائیردا ڕووناکبیرێکی وەکو سارتەر هاتە سەر شەقامەکانی پاریس و فەڕەنسای هەژاند کە ناچاری کرد لە جەزائیر بکشێتەوە و دوایی داوای لێبوردنیش بکە. بەڵام ئێستاکە بەڕاستی لێرەدا ئەمە نابینین، تەماشا دەکەین ڕووناکبیرەکانیش کەوتونەتە ناو قەیرانێکی زۆر زۆر گەورە. ئیتر ئەمانە توێژەری سیاسی، توێژەری ڕووناکبیری خۆرئاوا بەگشتی لە ناو قەیراندان. بێگومان ئەوەی کە هانی قەیرانەکان دەدا کە قەیرانەکان ڕێگا خۆش دەکا لە بۆ قەیرانەکان مەسەلەی پەنابەرانیشە. یەک لەوانەش ئەمەیە کە تەماشا دەکەین ئیتر ئەو ئیسلامە سیاسیەی کە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چەکەرەی کردووە و ئەمە گێرە شێوێنیەکی ئەمەنەقوڵە کە پاروی چەوری ئەو ڕاستڕەوانە دابین دەکات و ئاخر ئەتۆبەی لەسەر شۆسەیەکی لەسەر شەقامێکی لەندەن لە بەرچاوی ئەو خەڵکەدا ڕێگەی هاتوچۆ بگری، وەڵا کابرا نوێژ دەکا کە لەو جادەیەدا ڕۆژانە سەدان سەگ میزی پێداکە بە تەنیا لەبەر ئەوەی کەسێکی دیکە ڕسمێکی بگرێ و یانیش فلیمێکی بگرێ و لە تیکتۆک و لە یوتیوبدا بڵاوی بکاتەوە. ئەمانە شتگەلێکن کە یەکتری تەواو دەکەن. بۆیە تەماشا دەکەین بەڕاستی مەسەلەیەکی زۆر زۆر هەستیار لە ڕێگادایە و ئەو مەسەلە هەستیارەش جارێکی تر بەوەوە دەکرێت کە شارستانیەتەکان یەکتری تەواو بکەن. یعنی ڕێنیسانس ویانیش ئێمە باسی ئەمانوێل کانتمان کرد. ئەمانوێل کانت بە تەنیا ئەمانوێل کانت نییە، ئەمانوێل کانت بە تەنیا سەنتەزێک بوو کە لە نێوان هەموو شارستانیەکاندا هەموو شارستانیەکانی کۆکردنەوە و ئیتر سنتێزێکی دروست کرد، ڕێنیسانسی هێنایە ئاراوە. لە بۆ هەندێ ئیتر جیهان بە تایبەتیش لە سەردەمی گلۆبالیزمدا، لە سەردەمی تەقینەوەی تەکنۆلۆژیادا، لە سەردەمی عەقلی دەستکردا کە ئەڵێن بۆتە گوندێک، بۆتە لادەیەک، بێگومان بەوەوە دەکرێت ئەم قۆناغە سەختە تێ بپەڕێندرێ کە هەموو ئیتر شوورە و دیوارەکانی وڵاتانی نەتەوەی یەکێتی ئەوروپا هەتاوەکو دەکرێت سەختتر دەبنەوە. بەوەوە دەکرێت کە هەموو شارستانیتەکان یەکتری تەواو بکەن. بێگومان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی تەماشا دەکەین ئیتر لە دوای بەتایبەتیش لە دوای تەقینەوەی ئەڵقاعیدا و شەڕی ئەفغانستاندا و دوای ئەوەی ناوی لێنراوە بەهاری عەرەبی و سەر هەڵدانی ئیخوان موسلیمیندا، ئەمە زیاتر پاروی ئەمانەی چەور کردووە بۆ ئەوەی ڕاستڕەوەکان سەر لە نوێ بگەنەوە سەر دەسەڵات. ئیتر بۆیە ئەوە دەکرێت هەر گۆڕانکاریەک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەنجام دەدرێ خۆرئاوا تەواو بکا و جارێکی تر ئەم قۆناغە سەختە بەڕێ بکرێتەوە و ئیتر خۆرئاوا بگاتە سەردەمێک، بگاتە ئاستێک کە لێپرسینەوە لە خۆیدا بکە. ئایا ئێستاکە دەمەوێت لە کۆتایی بەوەدا کۆتایی پێبینم، ئایا ئێستاکە کاتی ئەوە هاتووە کە ئێمە بای لە خۆرئاوا بکەین؟ نەخێر، هەتاوەکو ئێستاش شارستانیەتی خۆرئاوا یەکێتی ئەوروپا لەسەر پێیانە، هەتاوەکو ئێستا بەرگری و بەرخودانێکی زۆر زۆر هەیە، هەتاوەکو ئێستاش تەماشا دەکەیت لە بۆ شەڕی غەزا هەزاران کەس لەسەر جادەن. بەڵام ئەمە بە شێوەیەک وەکو گوتم ئەنجام دەدرێت کە کراوەتە قاڵب کە شارستانیەتەکان و یانیش دژمنداری و شەڕەکان کراونەتە مڵکی لایەنێک دژ بە لایەنێکی دیکە، نەوەکو کێشەیەک کە هەموو جیهانەوە لە خۆی وەدەگرێت. شارستانیەتی خۆرئاوا
نەگەیشتۆتە ئەو ئاستەی ئیتر زائیدی سفر بکرێ و بای لێ بکرێ و کۆتایی پێ بهێنرێ. پێم وابێ ئەمە قۆناغێکە و ئەمەش لە ئایندەدا بەڕێوە دەچێ، هەروەکو چۆن بینیمان لە سەردەمی بەهاری عەرەبیدا ئیخوان الموسلیمین لە چەندین وڵات هاتنە سەر دەسەڵات، بەڵام لە یەک وڵاتیشدا نەیانتوانی هیچ شتێک بپێکینن، نەیانتوانی یەک هەنگاو بدێن و دواییدا کۆتاییان پێهات. تەماشاکەن حیزبی پاشخان ئیسلامی پارتی داد و گەشە پێدان چی لە تورکیا کرد. تەماشای کۆماری ئیسلامی ئێران بکەن، ئیتر ئەفغانستانی لێ دەرخا کە ئەمەش مەسلەیەکی زیاتر کۆنژەکتورە جیۆپۆلیتیکە، نەک مەسلەیەکی سیاسی و عەقلی و ئیدۆلۆژی. ئەوانی تر هەموویان لە قەیرانداناوە، لەوێشەوە تەماشا دەکەین ئەکرێ هەنگاوی گەورە بەڕێگاوە بن ئیتر ئەمانە چۆن ئەوەی کرد کە دوای بەهاری عەرەبی ئیخوان الموسلیمین ئیتر خرایە کەنار بکرێ، ئەمانەش بخرێنە کەنار. بەڵام هەروەکو وتم ڕاستڕەوەکان، توندڕەوەکان، ناسیۆنالیستە توندڕەوەکان یەکتری تەواو دەکەن. نەتەنیاهۆ ئیتر حەماس تەواو دەکات، حەماس نەتەنیاهۆ تەواو دەکات. لە ئەوروپاش بە هەمان شێوەیە ئیسلامی سیاسی ویانیش مەسلەی پەنابەران کە ئەو پەنابەرانە بە شێوەیەک لە شێوەکان تەماشا دەکەی بەشێکی زۆریان ئەنتیگرە نەبوونە لە ناو سیستەمدا، کێشەن لە بۆ سیستەمەکە پارووی ڕاستڕەوەکان چەور دەکەن. یعنی تۆ تەماشای بەتەنیا تەماشای خەڵکی کوردستانی عێراق بکە، تەماشا بکە چەندان کەس بندیوارن لە کوردستان موچەیان هەیە، ئیتر موچەی پێشمەرگایەتی دەبێ، جا پێشمەرگایەتەکەی چەند ڕاستە چەند ڕاست نییە، چەند مامگمایە، لە ترسی فیراری چۆتە بۆتە پێشمەرگەیان باوکی لەیداوە یان برسی بووە، ئەمانەشیان لێگەڕێ. بەڵام لە سیستەمی ئەوروپادا خۆشتێکی وا هەیە کەس ناتوانانی بیشارێتەوە. ئەتۆ ئەگەر موچەیەکت هەبوو لە وڵاتی خۆت، دەبێت لێرە ئەو دەبێ ئەوە بە ئاشکرا بێ، نەوەکو بە نهێنی بێ، چونکە بەپێی ئەوە ئەتۆ موچەیەکت هەیە لە کوردستان، لێرەش هاوکاری لە دەوڵەت وەردەگری و هیچ کارێکیش ناکەی و بووە بەڵا قەڵەباڵغی دروستەکەی، قەڵەباڵغی لەسەر خێزانەکەشت دروستەکەی. ئەمە خۆی لە خۆیدا بمانەوێ نەمانەوێ کێشەیەکە. جا ئەمە نمونەیەکی بچووکم هێنایەوە، من ناڵێم ئەوە پەیوەندی بەهاتنەوەی ڕاستڕەوەکان هەیە، بەڵام ئەوە نمونەیەکی بچووکە لە هەر وڵاتێکەوە تەماشا بکەی نمونەی وامان هەنایتر. و ئەمانە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورن و وای کردووە ئیتر ئەوەی کە یەکێتی ئەوروپا چەندین ساڵە هەوڵی بۆ ئەدا سەرکەوتونە بێ لیبرالیزم ویانیش نرخە باشەکانی لیبرالیزم ئیتر کۆتاییان پێبێ. یەک لەو هەوڵانەی لیبرالیزم بازاری ئازادە تەماشا دەکەین، بەڵام ئێستا کە پێچەوانەیە لیبرالیزم کە دایکی ئایدۆلۆژیاکانی خۆر ئاوایە ئەویش ئیفلاسی کردووە. لیبرالیزم چی ئەڵێ؟ ئەڵێ بازاری ئازاد. بازاری ئازاد واتای چییە؟ واتای ئەوەیە هەر وڵاتێک، هەر داهێنانێک، هەر بڵێن کۆمپانیایەک بۆی هەبێ بەرهەمەکانی خۆی بگەینێتە بازاری ئەوروپا. بەڵام لە سەرەتای بەرنامەکەدا باسم کرد، تەماشاکەن یەک لە کێشەکانی خۆر ئاوا ئەمڕۆ لەگەڵ کۆمپانیا چینیەکانە، لەگەڵ عەلی ئەکسپرێسە، لەگەڵ تەموێە کە بەرهەمی هەرزان ساز دەکەن و دەینێرنە ئەوروپا و ئەوە ئەمە پشتی بەرهەمە بە نرخەکانی ئەوروپا دەشکێنێ. لە بەرامبەر ئەمەدا ئێستاکە لە جیاتی سیاسەتی لیبرالیزم سیاسەتی مارکەنتالیزم پێش دەکەوێت. مارکەنتالیزم چیە؟ ئیتر جارێکی تر سنوورەکانی بازاڕی نەتەوەیی دابخە بۆ ئەوەی مرۆڤەکان ناچار بکەی کەلوپەلی نەتەوەیی بکڕن، مرۆڤەکان ناچار نەبن کەلوپەلی دەرەوە بکڕن.
ئەمە لایەنی باشی هەیە و لایەنی خراپیە لێرە من لێرەدا مەبەستم ئەوەیە کە لیبرالیزمیش لە ئەوروپا خەریکە کۆتایی پێدێ یەک لەو نمونانە پارتی لیبرالی نوێی بەلجیکا بوو کە پێشتر لە هەموو هەڵبژاردنەکاندا دەنگێکی باشی دەهێنا و ئەیتوانی لە کاتی لە دوای هەڵبژارنەکاندا لە بۆ پێکهێنانی حکوومەت ڕۆڵێکی زۆر گەورە ببینێ لە نێوان لایەنەکاندا لایەنەکان لە یەکتر نزیک بکاتەوە زۆربەی جاریش ئیتر کێکەکە بەشی زۆری لە بۆ ئەوان بوو بەڵام ئەم جارە ئەمانیش دۆڕاندیان و سەرۆک وەزیر کە لە هەمان کاتدا سەرۆکی حیزبی لیبرالیشە وای کرد دەست لە کار بکێشێتەوە لەسەر ئەو بابەتە ویستم بە کورتی بیرروبووچوونەکانی خۆم بەو شێوەیە پێشکەش بکەم سوپاس بۆ ئەوانەی کە تاوەکو ئێستا گویان گرتووە لە دواییدا گوێ لەو بابەتە دەگرن ئەوانەی ئابۆنیان نەکردو تکایە هەوڵ بدەن ئابوونە بکەن داوای لێبوردنەکەم کە لە ناو باغەکەمدا ئەمڕۆکە لایف دەکەم ڕنگ بێ دەنگ لە دەرەوە بێ بۆیە کۆتایی بەو بەرنمەیە دێنم زۆر سوپاس بۆ گوێگرتنتان تکایە کەم تەرخەمی مەکەن لە نووسینی کۆمنت لە لایکردن و گەیاندنی بابەتەکان بۆ دۆستانتان ڕێز و سڵاو دووبارە ئەوانەی جەژن پیرۆز دەکەن جەژنیان پیرۆز بێ کاتێک خۆش